دەزانیت نەخۆشیە باوە گواستراوەکان لە نێوان مناڵاندا لە قوتابخانە و باخچەی ساوایاندا چییە؟ وەڵامی ئەم پرسیارە دکتۆر کارزان محەممەد حەسەن پزیشکی پسپۆڕی مناڵان و تازە لەدایک بووان لە تاوەری تەندروستی سمارت وەڵام دەداتەوە و دەڵێت لەگەڵ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن چەند نەخۆشیەک هەیە زیاد بڵاو دەبێتەوە لە ناو مناڵانی باخچەی ساوایان و قوتابخانەکاندا لە ڕێی هەناسە و پژمە و کۆکە یان لە ڕێگەی دەست و لیک و بەریەکەوتن لە نێوان مناڵاندا. باوترین ئەو نەخۆشیانش ئەمانن: یەکەم هەڵامەت و ئینفلۆنزا لە باوترین نەخۆشیەکانە، دووهەم سکچون و ڕشانەوە ئەمیش یەکێکە لە حاڵەتە باوەکان، سێهەم قورگێشە و هەوکردنی ئاڵوەکان و هەوکردنی بۆری هەوا، ڕەنگە هۆکارەکەی ڤایرۆس یاخود بەکتریا بێت. چوارەم نەخۆشیە ڤایرۆسیەکان لە نمونەی دڕکە و مێکوتە و نەخۆشی دەست قاچ دەم، پێنجەم هەوکردنی ڤایرۆسی جگەر لە جۆری ئەی، شەشەم هەوکردنی چاو، حەوتەم ڕشکی قژ، هەشتەم کەڕووی پێست. لە گرنگترین ڕێگاکانی خۆپارێزی و کەمکردنەوەی گواستنەوەی ئەم نەخۆشیانە بریتیە لە دەستشتن، گرنگیدان بە پاک و خاوێنی، ئاو و خواردن و خواردنەوە، پاگراگرتنی ناوپۆلەکان، پشودانی مناڵی نەخۆش لە ماڵەوە و تێکەڵ نەبوونی بە مناڵی تر تاوەکو ئەو کاتەی ماوەی گواستنەوەی نەخۆشیەکە کۆتایی دێت. بە هیوای سەلامەتی بۆ مناڵە ئازیزەکانمان. سمارت وەرچەرخانە.